الو بله كاكا گیان باشی سلامت بی کاکە گیان تۆ ئێستا لەکوێ بێم ئەو مۆبایلە و لێ وەرگرمەوە هیچ عیلاقەی بە منەوە نییە. کاکە گیان ئەو مۆبایلی مێردی منە ئەمە بێم بۆلات و پارەکە و بەمێ مۆبایلەکە و لێ وەرگرمەوە. تا یعنی پارەکەی دەینی؟ بەڵێ بەڵێ پارەکایەم. $100. تەواو $100. واللهی با پێت برم ئەوە یەکەچی دیبە بەخوای زیاتری داوا دەکرد بەس ئەمن زەمیرم مرتاح نییە. کاکە گیان ئێستا تۆ داوای $100 نەکردووە؟ ئێستا من یە مۆبایلەکە و لێ وەرەگرم و $100 و ئێمە بەس پێم بڵێ تۆ لەکوێ. تەماشاکە پێش شەوی ئەمن جێ خۆمت پێ برێم هەر شتەچی ناموو ببینم یان کەسێکتا هینابی و یان پۆلیسان ئاگدار کردبییتەوە ئەوە ئەمن هەردێم و مۆبایلەکەش دەشێنم با پێت برێم. کاکە گیان پۆلیسی چی وشتیچی من ئەڵەم یەم پارەکەس ئێمە مۆبایلەکە و لێ وەرەگرمەوە. ئێستا لە کەشتەکە لۆ دەنێرم. باش بۆ پاسۆردەم شکات. برو کاکە ئاگا لە خۆبی. کو بڕۆم ئێستا. ڕاست برو. گەیشتە ئەو فەرعی بسووری و باشە؟ باش باش. کاکە بۆ جادەیدا مەڕۆ بە پێ لوکیشنەکە بڕۆ. خانم ئەو جادەیەکی قەرەباڵغا. بەس تۆزە خێرا بڕۆ تۆزە خێرا. بۆ دەعام ناکەم بەسایەتەوە. تۆزە خێراتر لێ بخوڕە. باشە باش خانم. کاکەگیانە تۆزە خێراتر بڕۆ. باشە باش. چی بکەین نازانمە ئەکشم بۆ تەلەفۆنێکی بۆ ناکەی ئەیچی بەخوا تەلەفۆنێکی بۆ بکات خێرا. ئەلۆ ئەلو باشی برای بەڕێزم؟ تۆ چێ؟ من ژنی سعدیم. ژنی سعدی؟ سعدی؟ ئەلو کاکە خدای خستەوە دایکە. جا ئێستا من چی بکەین؟ ئاکاکە گیان تۆزە خێرا بڕۆ. وەڵڵا کاکە گیان خێرا بڕۆ. خێراکە چی بکەین؟ سعدی؟ ژنت هێناوە سعدی؟ سعدی؟ ئەو سەر بە قوڕە جوابیش ناداتەوە جوابتەوە با بۆ کاکەم بکەم. کاکە تەلەفۆن هەنارە هەنار. بیدەمێ ئەلۆ ها هەنار. ئەلو هەنار ئۆرە دەگریەی. کاکە سعدی ژنی بەسەرم هێناوە. چێ بەتوی گوت؟ دەزانم تازە تەلەفۆنەکەیم وەرگرتەوە ئافرەتێک تەلەفۆنی کردوەتی من ژنی سعدیم. مۆبایلەکەیش وەرگرتەوە؟ بەڵێ تەلەفۆنەکەم وەرگرتەوە ئیدی ئافرەتێک تەلەفۆنی کردوتم تۆ چێوەتی ژنی سعدیم. باشە باش لە جێ خۆ بۆ هاتی لە جێ خۆ باشە؟ باشە کاکە جان چاوەڕێتم زوو بە. ئەی سعدی وەڵڵا دەبێ دەردت چارەکەم سعدی ڕاوەسە ژن بەسەر من دێنی. چ بووەوە؟ سعدی بەڵێ ئەو هەنار چ دەرێتن؟ نازانم. دەرێژ نشکرد تەلەفۆنی کردی گۆشتی ئەوە تەلەفۆنی مێردەکەمە. کلۆفۆنیە بابەوە نییە گەرە تاکەت و باڵوکە شتەکەت پێ بدەوە تۆ مۆبایلەکە بتەوە ڕەمزەکەی دبکەوە ڕەمزەکەی بکەوە.